إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدًا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلامي خواهي پروردگارك لقرآن پیروزائی فرمیو، باشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم، وخرابترين ريقا او ريبازانيك هي چواني ريبازكي في غمري خوش بسمانه صلى الله عليه وسلم. لا دان لو ريباز مباركة هر لا دانيكو هر بي چوان بونيك بو او ريباز نقبتية سرلي شوانا قرب سرية بدبختية بالريزان سرقردانية لدنيايا ظلم السمل لخومان لخلق لم دنيايا بيشي روجي قيامات ولا الروجي قيامتي شار الرشية براسي لا دان لو ربازة مباركة نقبتية بالريزان قرب سرية والله بلام مخاب آيات شنيك لمسلمانان أم حقيقة أزانا شنيك مسلماناني دنيا كأمرو 2 مليار بناو مسلمان لسر زويا هيا شنيك أم حقيقة أزاني شنيك أم راسي أزاني بداخوا من واهستكم زور كما خوش بسكانم واي پروردگار لقرآني پیروزا فرمي لسورة الحجرات: يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى. إيوي مروف من خلقان دولا نيرك لمير وجعلناكم شعوبا وقبائل وكرتان ما نبا قالوا نتوو بيرو هوز جواز لتعارفوا تاكو يكتريب ناسن تاكو تبايو خوشويسيو شاككاري لن يوانتانا برپا ببه. إن أكرمكم عند الله أتقاكم. شاكترين تانيش لله إخوائي پروردگار أوانن كوا زياتر پابندي دينك إخوان خويان لنا فرماني كان إخوائي پروردگار أپاريزن. چنيك مسلمانان أمرو لسر قوي زويا أو إما قلعي زور ناتوانين لغير مسلمان بكين أقر چي خو غير مسلمان كانيش خويان بدين دار أزانن بلام إما قلعي زور بما زور بي قلعي كان من لمسلمانانا بو مخالفة أم آية أكن وصددها آياتي تر لقرآني بيروزا بو مخالفة أكن بو بيتشواني أم آية أجولينوا خواهي تعالى إما يدرس كردوا هممان كري آدمين كري حواين
وأم قالوا نتوانش خواي تعالى دروسي كردوا ويكك لآية كاني خواي پروردگار أويك خواي تعالى زماني بإيما بخشيوا أم زمانا بدسي من نية من چی بكم خواي پروردگار مني خلقان دو لسر أم زماني كهام لسري وآيتك الآية كاني خواي پروردگاريش وكو خواي تعالى أفرميه يكيك لآية كاني خوا جاوازي زمان كان تانا باشبو كأيما همومان كري آدم وحوادي وخوا كرد بيتيني با قالوا نتوي جاواز تيرو هوزي جاواز وزماني جاوازي في امان بخشي به خوا امري كردوا باشا بو دجايتي دينك اخوا اكن دجايتي آياتكاني اخوا اكن ايما ذنب وقناح مان چيه ككردين يعني تاوان مان چيه ايما بكردي قصة اكين قناح مان چيه كايما بكردي قصة اكين لناو خاك ونشتماني خوا ماناي دەست درێژیمان بەسەر کەسا نەکردووە لە وڵاتەکانی ئێمەیە ئاشتی و هێمنی لە هەموو سەرزەوی زیاتر بەرقەرارە و دینداریەتیش لە وڵاتی ئێمەیە ئەتوانم بڵێم ئەگەر لە هەموو ملەتەکانی سەرگۆی زەوی زیاتر نەبێ لە ئەوان کەمتر نییە بەخوا زیاترە زانا و عولەمایشمان هیچ لەوانی تر کەمتر نییە بگرە لە زۆربەی ئەو وڵاتانەی کە زاناکانی ئێمە ئەڕۆنە ئەوێ لەوێ ئەبن بە سەرکردەی زاناکان ئەبن بە مفتی ئەو وڵاتانە ئەی باشە لە تاریخ و مێژوویشە ئێمە وەکو گەل و نەتەوە ڕۆڵێکی زۆرمان بینیوە لە پێشخستنی زانست بە تایبەتی زانستی ئاینی و سەرکردەکانیشمان گەورەترین ڕۆڵیان بینیوە لرزقار كردني لفتوحات إسلاما ونريشمان لسرتاكان وقشرة خزمتي في غمري خواه صلى الله عليه وسلم لكاتك أولاتي إما لزجير داقير كاري فارسكان أبو هنديك إشمان لزجير داقير كاري رومكان أبو بلام لكردستاني خمانوا وفد مان جير بجير قيشتة خزمتي في غمري خواه صلى الله عليه وسلم كجاباني كردية وخوي وكركشي إيا ما هيش من كمترنية لقلكاني تر بولا سر زوية هنجاو شش ولاتي مسلمان هي هر لأندونيزيا حتى موريتانيا هر لأمسروا كتركيا ولاتكاني ترى حتى خواروي يمن بلكو جزر القمريش حموي جزر القمر مليون كسنابن قطر دانشوانا أصلا كاني مليون كسنابن كويت 2 مليون بحرين كم ترى أي بو بس إيمان أبي مظلومي نناو حمو جهاناو وبتايبتيش لنا ولاتاني إسلام بو مظلوم بي بو دولت ما النبي بو خاكو نشماني خومان من لي حرام بي بو خير وخيراتكان من أبي خبكي تربيبا بو تعداما ليكن بو روجي أنفال ما نكن روجي كيميا باران ما نكن بو نهامتي أم ملتا روج بو دوباره نبيتو بو همون روجي أمان في أكري هو كاري چيه تاوان من چيه ما في كيه من خواردوه بو گنجکان من سرگردانکن بو من في أكن ريقاي غيري ديني خواه بگري نبر بو أم ملتا أوافيا بكري بو هالروجي للايا وكظلمان بكري والله برزان أما ظلمكي زور قوريها لم بالله تأكل والله قورتين ظلم لآية كاني قرآن أكري لحديث كاني في غمري إخوة أكري صلى الله عليه وسلم بو تركيا لأوفر دنيا وحاتوا ولاتي إيمي داقير كردو إيسابو خوي دولتي كي هيو بإيما عليه كردك تركيا كيوية كان بو من أمر رقص فلسطينية أما فيواندي بمسائل تعصبي قومايتي ونية والله كيه أو ني كرد لبردبه كيه أو ني كرد خو بخش به
ئێمە عەرەبەکانی برامان بە ئاوا بڵێن و کەس لەیرە دڵیدا نەمێنێ و نەڵێ من عەرەبم مامۆستا قسە بە عەرەبەکە. ئێمە عەرەبەکانی برامان دەستیان بوو لە ئەنفالکردنمانە، دەستیان بوو لە کیمیا بارانکردنمانە. خۆ هیچ نەبێ زابتەکانیان کە هەر یەکێک لە فلان عەشرەت و فلان عەشرەت و هەموویان ئەناسرێنەوە. کاتێکە لێیان قەوما و تووشی لێ قەومان هاتن، تەنها باوشی کوردستان بوو کە گیانی کردەوە. هاتن لەم وڵاتانە ئێمە نانەکانی خۆمان نانی خۆمانمان لەگەڵانە بەشە کرد. ئێستەشە ئەوەندە خۆشڕە ئەبوانن لە کوردستانە، ئێستەش ناگەڕێنەوە. ئێستەش ئەمرێ بە ئەمن و ئەمانتر ئەزانن تا خەڵکێکی زۆریان تا ئەوێ. ئەوە تا ئێستەش شارەکێکی هەولێر عەرەبە ئەگەر زیادیش نەبێت لەوە. یعنی یەک لە سەرچواری هەولێر هەرچی خانووی هەولێرە گشتیان قەسر و قوسوراتی هەولێرە گشتیان کڕیوە، هەروەها سلێمانی، هەروەها کەلار، هەروەها شوێنەکانی تر. جاری وایە لە گەڕێکێک لە گەڕەکەکانی کەلارە کاتێک مناڵێکی کورد و مناڵێکی عەرەب ئەوێتە شەڕیان، ئەوەندە زۆرن لەو گەڕەکە لە یەک ناقای هەمویان هەڵەسن وڵێن کورد قڕانە لە ناو جەرگەی خۆمانە، لە ناو دڵمانە. بۆ ئێمە قەومێکی ئەوەندە میێوان دۆسین، ئەوەندە ئیسلام دۆسین، بۆ زوڵمان لێ بکرێ، بۆ تەعدامان لێ بکرێ. ئەمە زوڵمێکی زۆر گەورەیە بەڕێزان. وەلەوانەیشە بیانویان ئەوە بێ ئەمانە مارکسین، ئەمانە کۆمەنیستن، ئەمانە واللهی بەڕێزان ملەتی کورد ئەگەر زۆری لێ نەکرایە و گەنجانی کورد زۆریان لێ نەکرایە لە ئیسلام زیاتریشیان هەڵ نابژات. برا گشتمان نەوشیروان مستەفامان لەبیرە و ڕەحمەتی خوای لێ بێ و خوای تەعالا ڕەحم بە هەموو مردوەکانمان بکە. خۆ گشتمان ئەزانین ئەو حزبەی دایان مەرزان لە یەکەم جا چی حزبێک بوو، مارکسی، لینینی. بەڵام کاتێک کە خوای تەعالا زروفی گۆڕی و ئەم هەرێمی کوردستانە ئاوای پێهات کاک نەوشیروان خۆی من ئێستش لەبیر ماهاتە مزگەوتی گەورە و لەیەوتی واللهی بەڕێزان ئێمە ئەگەر خوای گەورە ئاوا زروف و ئاوا زەمانەمان بۆ هین بواە کەسمان ئەمەمان هەڵا ئەبژارد و یەکێک بوو لەو کەسانەی کە بەڕاستی بە زمانی خۆی تەوبەی کرد و گەڕایەوە بەلای خوای پەروەردگار و دیاریشە و مام جەلالیش هەروەها من خۆم لەلایە بۆ مەودانشتمە و باسی ئەمەی کردووە. تەسەور ناکەم ملەتی کورد ڕێگایەکی تریان هەڵبژاردایە ئەگەر خوا پەنامان بدا زوڵمیان لێ نەکرایە لەلایەن برا موسڵمانەکانیانەوە، برا عەرەبەکانیانەوە، برا تورکەکان عەلا ئەساس. ئێمە مادام ئەهل دینی ئەڵێن براکان لای فارسەکانەوە لە ئێران، ینی ئێمە کەم نەیمان، ئێمە نزیکەی لای کەمەکەی ئەگەر کەمترین ئیحساییە حەساب بکەی کورد نزیکەی 40 ملیۆنە. ئەی معقولە 40 ملیۆن کەس لەسەر ڕۆی زەویە هەرێمێکی کە پێوترێ هەرێمی کوردستان کە حکومەت پێ ڕانابینێ موشەکەمان بۆ بنێری. حیدرەمە چیمانەیە؟ ئاخر دڵمان خۆشە ئەمە عەلا ئەساس هیچمان هەیە کە ئەویش لە 3 پارێزگایە و تەنگمێ ئاوا هینیان پێ هەڵچنین و هەر ڕۆژێکیش بێ ئەمەش ئەبەنەوە. چەند مەبەستم ئەمە هەمووی مخالفی ئاەتەکانی قورئان نییە، هەمووی پێچەوانەی ئەو هەموو ئەحادیثەی پێغەمبەری خوان نییە صلی الله عليه وسلم. زۆر بەداخەوە داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتر ناو جوانەکانی خۆی، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی یا ڕەبی داوات لێکەین ئەوەی زوڵممان لێکە خوایە بە دەردی خۆیەوە مەشغوڵی کەی. یا ڕەبی خوایە ئەوەی زوڵممان لێکە، ئەوەی تەعدامان لێکە، ئەوەی تەعدا لە مسلمانانی ڕۆژ ئاوای کوردستان ئەکا، یا ڕەبی خوایە بە دەردی خۆیەوە مەشغوڵی کەی. یا ڕەبی خوایە ئێمەیان لەبیر ببەیتەوە، یا ڕەبی خوایە مسلمانان سەرخەی بەسەر زاڵم و ستەمکارانە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە ڕەحمان پێ بکەی، هیدایەتمان بدەی، نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە، دامەزراومان بکەی، گەنجەکانمان لەسەر دینداریەتی و لەسەر ئیسلامەتی دامەزراو بکەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین خوایە برایەتی و خۆشەویستی و تەبایی بخەیتە نێوان ریزەکانمانەوە، خوایە تەفریقە و دووبەرەکی لە ناومانە نێڵی، کاربەدەستان و لێپرساوەکانمان دادفەروەر و ڕێک و پێک بکە یا ڕەب العالەمین. و ئەم وەزعانە کە دێتە سەرمانە دەرسی لێوە بگرن، پەندی لێوە بگرن، بزانن کە گیرفان پڕکردن سوودی نییە، بزانن کە گیرفان پڕکردن سوودی نییە. ئەو پارە و پولەی وعیبن لە بەنقەکانی ئەوروپا و وڵاتانی تر خڕیەکەن لەوێ عەلا ئەساس قەسر و قوسوری پێکردن و ماڵ سەروەت و سامان بۆ مناڵەکانیان خڕەکەن. واللهی زروفێ بێتە سەرا، واللهی هەمووی جام تەجمید دەکرێ وەکو ئەوەی شای ئێران تەجمید کراوە لەوەدا بە حیاتی لە ئێمەی ئەسێننەوە لە ناو خوێن و جەرگی ئێمەی دەرەکەن قوتی ڕۆژانەی ئەم ملەتەی خۆیان ئەیبن بۆ ئەوێ و لە ئەخیری شەهەروە ئەبرێت و هیچ ئەخرێتە بەرقەکانی تورکیا و ئەوەشە تورکیایە و کە ئەیبینین و
ئەخرێتە بەنقەکانی ئەو وڵاتانەی تریش کە هیچ وەفایەکیان بۆ ملەتی کورد نییە. خوا هیدایەتیان بدەیت، خوا بیانێتێ سەر ڕێگای ڕاست. ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. برایانی ئازیز، خوشکانی بەڕێز، ئێمە ئەوە گلەیمان بوو لە مسلمانانی هەموو دنیا. ئێستش گلەیمان هەیە لە مەسیحیەکان لە غەرب کە ناوخۆیانیان ناوە مەسیحی على ئەساس دینی پێغەمبەر عیسا کەوتون على ئەساس. ئەگەر ئێمەش بەڕاستیان نەزانین و دینەکەمان پێمان ئەڵێ ئەوان دینەکەی ئەوە خۆیانیان گۆڕیوە، بەڵام ئەوان خۆیان بە حەق ئەزانن شوێنی ئەو پێغەمبەرە مەز نەکەوتن پێغەمبەر عیسا کە ماڵێکی نەبوو تایە بژێ، هەموو ژیانی کردووە قوربانی مرۆڤایەتی، هەموو ژیانی کردووە قوربانی خاڵ بۆ ئەوەی زاڵمان سەرشۆڕ بن و مەزلومان سەرکەوتوو بن. ئەوە پێغەمبەر عیسا بوو. ئایا ئێستا ئەوانەی کەوا على ئەساس بە ناوی ئەوە سەرکردایەتی جیهانەکەن، دیفاع لە مەزلومەکانەکەن، یان ئەمان فرۆشن بە بیرەنەوتێ، یان ئەوەنە ئێمە بەکار ئەهێنن؟ ئەمە چەند جا ئێمەیان بەکارهێنا، چەند جا ئێمە بەکارەهێن، چەند جا ئەمانە ئێمە بەکارەهێن. هەروەها ئەوانەیشی کە ناوخۆیانیان ناوە شوێن کەوتووی پێغەمبەر موسا ئەڵێن ئێمە جوولەکەین و شوێنی ئەو کەوتووین، ئیدعای ئەواکەن کە ئەوان دیموقراتین و چین ئەوە تا سەیرەکەی بە تەپۆکەیەک ئەمە ئەفرۆشن و ئامادەن نەک تەنها دیفاع نەکەن، یعنی هانیشمانیان ئەدەن حتا وەکو ئەمان خنە مووقفێکە، بەس تەنها ئەمە بۆ ئەوەیە کەوا تەپۆکەیەکی زیاتر لە وڵاتانە بکەنەوە کەوا ئەوان دژایەتیەکەن. لە بەرخۆشەویستی ئێمە نەبوو و تا دیارە، گشت جارێ دیارە لە ڕیفراندۆمەکەی کوردستانە دیار بوو، هەمومان ئەمانوت ئەوان دیفاعمان لێەکەن، کەچی سەرەکەی پشمانیان بەردا و کەرکووک و زیاد لە 51 لە خاکی کوردستانی ئەم دێ و داگیر کرا و ئەسڵەن ئیدانەیەکیانیش نەکرد و ئێستا تا خەریکە لەوێش ئاوامان پێکرێت و ئەسڵەن هیچ. ئەوە تا لە ئێران هان خەڵکە ئەدەن، بەڵام هەر ئەوە ئەحەساوە کە ئێران تەنازولێکیان بۆ بکە، پشتی ئەو خەڵکە بەرەدەن و بیر لەوە ناکەنەوە کە ئەو هەموو گەنجە لە کوردستان، ئەو هەموو مامۆسای ئاینیە کە جاری پێشوش هەڵسا هەر هەمویان ئیدام کریان، هەر هەمویان کوژران. خەڵک ئاواتی ئەوەی ئازاد بێ، نازانێ ئەمانە یاریمان پێک. گلەیەکی زۆر گەورەمان لیان هەیە، ئەوانە ڕاست ناکەن لەگەڵ ئێمەیە، چیان بە قازی محەممەد نەکرد، چیان بە مەلا مستەفای بەرزان نەکرد، چیان بە شێخ سەعیدی فیران نەکرد، واللهی ڕاستمان لەگەڵا ناکەن، درۆکن. گلەیەکی زۆرمان هەیە لیان بە ناوی دیفاعەوە ئاوامان پێکەن بەداخەوە. خوایە داوات لێەکەین خۆت پشت و پەنامان بەی، یا ڕەبی ئێمە بەس تۆمان هەیە، واللهی کەسی ترمان نییە تەنها تۆ نەبێ. خوایە فریامان کەوی یا رب العالمین، يا ربي خوايا فريامان كي حق ما مسني لظالمان يا رب العالمين. إن الله وملائكته يصلون على النبي